جەنگ و ئاڵۆزی ناوچەکە و دۆخی کەشووەوە کاریگەری لەسەر ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە دروست کردووە. جیاواز لە ساڵانی ڕابردوو جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ ئاوی ناوار و ناوچە گەشتیارەکان بەچۆڵی دەبینرێت. ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی کە پێشبینیکردن زۆر قورسە بۆ هاتین ڕێڕێژەی گەشتیار ئمە لەبەرەوەی بارودۆخەکە و ناتوانانی هیچ پێشبینیەک بکەیت وە هیچ هەڵسەنگاندنێک بۆ دۆخەکە بکەیت لەبەرەوەی کاریگەری لەسەر تەواوی وڵاتانی جیهان و بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە هەبووە بە تایبەت پارێزگای هەڵەبجەش کاریگەری هەبووە لەسەری بۆیە پێشبینیکردن بۆ هاتنی ڕێژەی گەشتیار پێشبینی ئەم ساڵ پێشبینیەکی زۆر قورسە ناتوانین بە دقیقی هیچ ئامار وە هیچ داتایەک بڵین. من لێرەوە داوا لە دەستگا ڕاگەیاندنەکانی شەکەم بەبێ گەڕانەوە بۆ ئێمە هیچ داتا و هیچ زانیارێک بڵاو نەکەنەوە لەبەرەوەی دوجار زانیاریەکان هەر لای ئێمەوە ڕاستەکرێن بۆ سەرجەم دەستگا ڕاگەیاندنەکان. هەڵەبجە خاوەنی 36 ناوچەی گەشتیاریە. ساڵانە هەزاران گەشتیاری ناوخۆی و بیانی سەردان دەکەن. کاسبکارانیش دەڵێن شەڕ و ئاڵۆزی ناوچەکە کاریگەری زۆری بەجێهێشتووە. خەڵک کەمتر سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن. والله کەمە دیارە هەموو شتێک کاریگەری خۆی هەیە وڵا ئەوش کاریگەری هەیە و ئیتر وەزعەکە وایە زیاتر پێم وایە وەزع ئەنیان جاران باشتر بوو ئەنی پار ساڵان باشتر بووە. والله پێم وایە جەوەکەیشەوە هەم جەوی باراناوی و دووەم ئەم جەوەش نائارامیە ئەوش کاریگەری خۆی هەیە. جیاوازی زۆر زۆریە لە ڕووی گەشتیارە لە ڕووی ئەوەوە کە خەڵک کەمتریە جارە بە تایبەت ئەم شەڕە تا درێژەم کێشە زۆرترە. وڵا لە ساسە کاریگەریە بە تایبەت شەڕی عێراق و ئێران هیچ شەڕی ئێران و ئەمریکا بە تایبەت لە پشوو جەژنەکاندا بە تایبەت ئەم ساڵ جەژنی ڕەمەزان و بۆنەی نەتەوەی نەورۆز کەوتنە یەک کاتەوە. چاوەڕوان دەکرا ڕێژەیەکی زۆری گەشتیار سەردانی پارێزگای هەڵەبجە بکەن بەڵام تا ئەم ساتە ڕێژەی گەشتیاری نزیکە لە سەدا 2 ساڵی ڕابردوو بە تایبەت کە ساڵی ڕابردوو ناوچەکە پێشوازی لە زیاتر لە 1,100,000 گەشتیار کردووە. سامان فتاح کەناڵی یاسمانی پەیام هاوین هاواری زەڵم لە هەورامان.